گرفتی ما ئەوە بوو ئەمە هەندێک جەماعەتێک بوو مێزن لە دەرێ هەبوو لە دەرەوەی دۆلار فشار دوای ئەوەی قایمقام بڕیاریاندا قایمقام و شارەوانی بڕیاریاندا کە نابی شارەکە هەموو دەی پاک بکرێتەوە نابی هیچ مێزە بمینێ دیار بوو مێزەکانیشیان هەمویان هەگرت و ئەمەش هەستان بە خۆپیشاندان و لەبەرەوەی ئەبێ بەدیلێکمان هەبێت ئەوجا ئەمە دەربکرێن لەوێ لەبەرەوەی بەلایکی میە 6 نەفەر 50 نەفەر ژیانی لەسەر ئەو میزانەیە کە لە دەرێدانرا گرفتی ئێمەوە بووکەوە بەدیل نەبوو ئەمیان دەرکردین لەوێن دەرێ ئەمەش داوای بەدیلن کرد دیارە بەدیلە چانداینێ بەدیلەکەش ئەو جانازێن تا چەند ئەگەر جێبەجێ بوو گەیشتە ئەوە یعنی جێبەجێ کرا ئەوە ئەمە مشکلەکەن چارەسەرەبی ئەگەر نامە بەردەوامە بین لە خۆپیشاندان و لە هەوڵدان هەتاکو یان جێخۆ بەدەستدەین و یان بەدیلەکی بە تەواوی وەرەگرین. بە گشتی لە کوردستان نەریتێک هەیە کە خەڵک لەسەر شۆستەی شتە فرۆشیان سوود لە شۆستەکانەکە خەڵەباڵغی و ئاڵۆزێکی زۆر دروستەکە لە شاری مەشێک لە شارانە بوو کە لە مێژە و مشکلەمان هەیە بە پاڵپشت بەو یاسایی کە ژمارە سێکە لە پەرلەمانی کوردستان دەرچوو کە شۆستە و هەموو ئەو شوانە بەشێکن لە مڵکی گشتیە بێ بووم مڵکی گشتی بەکاربێنن ئەو ساڵەمە ویسمان تەنزیمی ئیش و کارەکانی خەڵکی بکەین چوەکو شۆستە و ئەو دەستفرۆشەکان چوەکو ئەو ئۆتۆمبیلانەی کە لەمە دووارە وێرە وەڕاوستن ئێمە پلانێکی فراوانمان هەیە لە شارەوانی دەستمان پێکرد ئەو خەڵکانێک کە لەوێ بوون جێیتریان بۆ بینەوە ڕێخستنی کار و کەسابەتەکان پێ بکەین